باسی پاڵەوانێتیەکەکەین کە ماوەی چەند ڕۆژێکە ماوەی 3 ڕۆژی خایاند لە شاری سلێمانی چەند چالاکیەکی وەرزشی ئەنجام درا. جارۆن با پێشەوە من پرسیارێ بکەم چەند خۆشە ئەو ئیڤێنتە جیهانیانە کاتێک کە ئێمە سیریانەکەین ئەو ئیڤێنتانە ئێمە ئەسەر لە کوردستانیش بتوانین بینەریان بینویان لە کوردستانیشە ئەنجام بدێت ئەو کاتە هەستەکەین پاڵەوانەکان وردە لە دانی لە ناو خۆشەوانە وردە بەرەو جیهانی بوون ئەچێت و ئەتوان لە دەریشەوە بەشداری بکەن لەو ئیڤێنتانەیە. بەڵێ وەک هاوکارم پەیوەند ئاماژەی پێکرد ئەمە جێ دڵخۆشیە کە لە شاری سلێمانیا ماوەی چەند ڕۆژێک چەند چالاکیەکی وەرزشی ئەنجام درا و دەستگای میدیایی کورساتیش وەک سپۆنسەری میدیایی ئەو چالاکیە وەرزشیانە بوو و یەکێک لە چالاکیەکان کە لە ڕۆژی سێمدا ئەنجام درا پاڵەوانێتی شەڕکەرانی ناو قەفەز یان CFL5 ئەنجام درا کە بۆ ئەمڕۆ تەوەری یەکەممان تایبەتەکەین بە ئەو چالاکیە وەرزشیە پاڵەوانێتی شەڕکەرانی ناو قەفەز. میوانداری هەریەک لە بەڕێزان کاک فەرهەنگ ئیبراهیم ڕێخەری پاڵەوانێتی CFL5 و هەروەها کاک نامۆفازیل یاریزانەکەین. فەرموون. خۆشحاڵین کە ئەو پاڵەوانە لە لامان میوانە ئەو یاریزانە کە بەشداری ئەو پاڵەوانێتی کردەوە لە ئێستاشدا ئەمڕۆ میوانە لامان. کاک فەرهەنگ سڵاوت لەبێ. بەخێر بێت. بەخێر بێت سەرجان سپاس. بەخێر بێت. فەرموون. کاک فەرهەنگ سڵاو لەبێت. بەخێر بێت. کاک نامۆژ وەک کەمێک تر ئەگاتە لامان. بەڵێ کاک نامۆژ لێرە ئێستا ئاگات حازرە بێ. کاک فەرهەنگ با پێشووی کاک نامۆ بێتە لامان باسێکی پاڵەوانێتێکەمان بۆکەی کە ماوەی 3 ڕۆژی خایاند و لە شاری سلێمانی ئەنجام درا. ڕاستە ئێمە وەکو ناوەندی وەرزشی کوردستان سەرەتامی باسی وە بکەین ڕێکخراوێکی وەرزشین کە چالاکی وەرزشی ڕێگەخین چەند ساڵە ساڵی 2020ەوە دەستمان کردەوە بەکارکردن. ئێمە لەگەڵ ئیتحادی MMA عێراقی کە میکسد مارشال ئارتسە و تێکەڵی هونەرە جەنگیەکانە کەوشینە ڕێکەوتن لە ئەوەی کە لەسەرەوەی کە لە ساری سلێمانی بۆ یەکەم جار بتوڵەی نادیەکانی عێراق لە سلێمانی بکرێت. ئیتر ئێمە سەرپەرشتی و پاڵەوانیان متەمان کرد و ڕێخستن و بەڕێوەبردن و هەموو کارە فەنیەکانیان لە ئەستۆی ئێمە بوو. خۆشبەختانە وەکو تیمە کوردیەکان و نادیە کوردیەکان نەتیجەی زۆر باشمان هەبوو. چەند یاریزانێکی زۆرمان یەکەم بوون لەسەر ئاستی عێراق و ماوەی دوو ڕۆژەم پاڵەوانێتی بەردەوام بوو 180 یاریزان بەشداری کرد و لە هەموو عێراقەوە لەبەرەوەی ئەمە هونەرە جەنگە تازێ لێرە ئەوە سکەوتێکی زۆر گەورە بوو ئێمە کە ئەو هەموو یاریزانە بەشداری کردبوو و ئەوکو کوردەکانیش کە باسی وەکەم هونەری جەنگی تێکەڵاو چەند وەرزشێکە هەمووی بەیەکەوە هونەری قیتالیە تازەیە بۆ کورد ئێمە تقریبا لە 2000 دەمێکە هەیە با بڵێ مەڵام لە 2020ەوە پرۆفشناڵیەکەین. ئەو چەند یاریەمان کرد ئەو چەند ڕۆژە و یاریانەمان کرد و نەتیجەی باشمان و ڕۆژی سێمی پاڵەوانێتیەکە CFL5مان کرد کە کەیچ فایتینگ لیگەکە ئێمە ڕێکخراوی خۆمانە دروستمان کردو و پرۆفشناڵە عالەمیە ڕێکۆردەکانیان لە ئاستی عالەم حساب بکرێت. ئەو چەند تقریبی دەیاری تیا بوو دەیاری پرۆفشناڵی تیا بوو یاریزانێکی زۆر یەک لەسەر ناوەڕۆکی ئەوەی پاڵەوانێتیەکە و یەکێک لە یاریزانەکان کە بەشداری کردووە لە چالاکیەکانە نامۆیە. کاک نامۆ فەرموو. سلام علیکم. سڵاو دەبێ بەخێر بێت. باشن. لا لا برنامج توز داخل يجون. بخير بيت. بس it's called fashionably late. سڵاو لەبێ کاک نامۆ. بەخێر بێت دانی باش. دانیشتان باش. کاک نامۆ بابم بۆ لای تۆ هەستی چۆن بوو کە لەم پاڵەوانێتیە توانی پلەی یەکەم بەدەست بێنی. It's another Tuesday in the gym يعني وكو هنا وكل رجل تبعي وراتنا قالوا أنا شق ما كرت ويتر شركة سايب ولا من. سەرکەوتووی خۆشە وینجۆیت خۆتەمەش پیرۆز دایولەیەکەی بژیوە ساق لە ناو سلێمانیە پاڵەوانێکی لەو جۆرە ئەنجامدرا ئەگەر باسی ئەم پاڵەوانێتیەمان بکەی کە لە ناو شاری کاک فەرهەنگ باسی هەندێک لە وردەکاریەکانی کرد و بەڕێزیشت ئەڵی خۆی ئەم پاڵەوانێتیە CFL ئەکەم بڵێم یەکێک لە گەورەترین پاڵەوانێتیە لە میدڵ ئیستە لە قارەی ئاسیاوانەیە ئەیژە خۆشحاڵ بووین کە یەکەم دەرچوونتە الحەمدولله هەرچەندێک یعنی یەک کۆمپیتیشنێک شەڕمان هەیە پرۆفێشنەڵ وایە الحمدلله بكيوش بالمانو يعني it was a good event and عند الخوش بالكرمان ان شاء الله happy بەڵکو سەرکەوتوو بیت کاک فەرهەنگ من مۆلای بەڕێزت وردەکاری پاڵەوانەکە زیاتر باس بکەین و باسی ئەوش بکەین گرنگی ئەم جۆرە پاڵەوانێتیە گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە پاڵەوانێتیانە بە تایبەت بۆ شاری سلێمانی بەڵێ
بەڕاستی ئێمە شاری سلێمانی لە ڕووی وەرزشەوە هەر زۆر دایم لە پێشەنگی شارەکانی تر بۆ لە عێراقا بەتایبەتی لە هەرێمی کوردستانیشە ئێمە سپاس بخوا وەکو ناوەندی وەرزشی کوردستان کاک و بەرز کاک و تاڵەبانی سەپۆرتێکی زۆر باشی کردوین ئەمە بۆتە جێ ئەوەی کە ئێمە بتوانین دەستکراوە بین لە کردنی ئەم جۆرە ئیڤانتانە بێژگەل لە کە تەلەڤیزیۆنی کورساتیش بەردەوام سپۆنسەری شەکانمانە بۆ درفتینی سیارە بێ بۆ مەسەلەن دراگ ڕایس بێ بۆ ئەمە بێ بۆ فایتینی ناوحەلەوە بێ بۆکسینەمانە چەند ئیڤنتێکمان کردووە کە لە پێشتران نەبووە لە عێراقا با بڵێن سلێمانیمان کردەوە بە شوێنێ بۆ ئەو گەنجانەی کە خولیای ئەمن و ئاوەرشانیان بێن لێرە خولیاکانی خۆیان بەشدار بن و لە پاڵەماتیەکانە لەسەر ئاستێکیش بۆیان بکەین کە لە ئاستی جیهانی بێ بۆ نمونە ئێمە لە CFL کاکە نامۆمانە بوو لەگەڵ کاکە ڕامیارمانە بوو کاکە چەند یاریزانێکی ترێسە لەسەر خەیاڵ نیم کە ئێمە لێرە یاریمان پێکردن بۆند و شتراکیان بواو لە منەزەمەکانی تری دەرەوەی وڵات ئەمە هەلێکی ڕەخسان بۆ ئەمان بۆ ئێمان کە بن بە پیشەگەر بۆ ئێمان لە وڵاتی خۆیانە بچنە پێشەوە دەرکەون لەسەر ئاستی یاریزانەکانی تر ببێ بەوەی کە بتوانن سپۆنسەرێک پیاکەن سپۆنسەریان بێ بۆ یاریەکان ببێ بژێ ژیانیان قاعەکانیان خەڵک زیاتر ڕووی تێ بکە ئامان جێمەشەرەوە بوو کە وەکو ناوەندی وەرزشی کوردستان کە وەرزش بکەین بە پیشە بۆ وەرزشکاران کە ببێ بۆی سەرچاوەیەکی مادی بووان تا ڕادەیەک ئێمە زۆر سەرکەوتومی لەو ماوە کوردی کە دەستمان کردەوە بە میشە ئامان جێمە گەورەتر و گەورەترکردن و گەورەترکردنی ئەم ئیشەیە ئەم وەرزشانەیە کاک نامە بەدڵنیاییەوە کە لە ئیڤنتەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش بەشداریت کردووە ئاستی ئەم یاریە کە لێرە ئەنجامتدا لەگەڵ ئاستی ئەو یاریانەی کە لە ئیڤنتەکانی دەرەوەیە بوو جیاوازی چی بوو؟ جیاوازەکەی وەتەوەم بڵێ پارەی زیاتر سەرفکرا لە دەرەوە وان دەمەکە لەمە زیاتر هێن لە پێشەمە هێن CFL شتێکی تازەیە بەڵام لە بەرچاوی خۆی شتێکی زۆر گەورەیە وەکوتم لە میدل ئیستە زۆر گەورەیە CFL منازەمەی تر هەیە بۆ نمونە HH بۆی کە ئیجیپتیان کرد بازم نازڵی تر هەیە HFC بۆ نمونە لوبنان هەیە بەڵام هیچ شتێ بەقەدر CFL-ەکە گەورە مەزبوط نەکراوە بەرەوەی مەمنونی کاقوبات و کاکیمدات و کاک فەرهەنگ و ئەوانی کە توانیوانە ئەڤنتێکی ها گەورە بکەن بەرم خۆم عادەن لە دەرەوە زیاتر یاریەکەم لەرە یاری ناکەم بەڵام بۆنی ئەڤنتەکە زۆر لە پێشەوێ پێشکەوتووە ینی زۆر مرتاحم لەگەڵ ئەڤنتەکە زۆر پروفشناڵە زۆر ئستێکی مەزبوطە بۆ لە شەردۆک دەرەکەوێت لە تاپۆلۆجی دەرەکەوێت ماوسی لە ڕێکۆردی عالەمی سەجێ سایتە عالەمەکانەوە وەرزشکار ڕێکۆردەکە و زیاکە ئەوە نی یاریە بکەیتوە بڕۆی تەسویرەکە و بمێنێتەوە ئەم لەم یاریکە لێرە کراوە ڕێکۆردەکان بۆ حساب لەسەر ئاسی گیان بۆ منە منەزەمەیەکی تر ئەوێ نامۆ بەرێت ئەم یاری کە ئێمەتیا چۆ سەر ڕێکۆردەکەی مەسەلە نامۆسە چوار یاری کرۆ یەک دۆڕانی هەیە ئێستا سیانی لە CFL کردەوە سێ ڕێکۆردی CFL بۆ حسابە ینی ڕێکۆردەکە سەر ئاسی عالەم لە هەر شوێنێک بێت بۆ حسابە بۆ سلێمانیش ئەڕوا ئەڵێ چواریەکەم ئەو سیاری کە لە سلێمانی کردوێتی بۆی حساب بووە یاریزانەکانی تیژمان بامان شێوە چانسی ئەویانە بچنە دەرەوە کە خۆشبەختان لە چەند شوێنی تر باسی ئەم کردو ئێمە لە شەرقی ئەوسڵ تا زۆر گرنگی بە وەرزشادێ زۆر سعودیا ئیمارات بەحرین وڵاتانە حەزیان زۆر لەم نوع وەرزشەیە پارێکی زۆری تاسە بەگەن فرسەتی بۆ ئێمە ئاسانترە کە لە عێراقین بتوانین یاریزان بنێرینە دەرەوە بۆ ئەوێ بۆ یاریزانی خۆمان ئێمە ئەم جارە ئەم بتوڵێمان کرد ئاستی یاریزانە کوردەکانم زۆر دڵ بوو ئای تیمەکان بە عام براوە بووین ینی لە دووهۆکەوە تاوەکو کەلار و کفری یاریزان بەشداری کردبوو یاریزانی زۆر باش بەشداری کردبوو نەتیجەی زۆر باشمانە بوو منە خۆمان نۆکو نادی سلێمانی بەشداریم کرد بە یاریزانەکانم لەسەر ئاستی پێگەیشتوان یەکەمی عێراق بووم لەسەر ئاستی گەنجان دووەمی عێراق بووم کە یەکەم تەجروبەمان بوو لە وەرزشەیە و نادیە کوردەکانی تر یەکەمی زۆرتیا بوو شتێکی زۆر خۆش بوو لە ئاسی پرۆفشناڵەکانیش بە عام یاریزانە کوردەکان براوە بوو پلانتان چێتان چالاکیانە بەردەوامی هەبێت پلانمانەوەی ئێمە ساڵانە 2 بۆ 3 جار لەم نوع چالاکیانە بکەین بە هاوکاری ئێوەش تەوان بەڕاستی چکا بەتەنیا ناکرێت ئەگە سپۆنسەرێکی میدیایی باشێ و کورساتە لەگەڵانە بێ میشە نەجاحەت نایانێ هیوادارم کە تەلەڤیزیۆنی کورسات و بەڕێبەرانی زەوی کورسات بەردەوام لەم هاوکاریە ئەم سەپۆرتەمان بکەن هەمیشە دەرگای کراوە بۆ چالاکیانە هیوادارم بەردەوام بەم جۆرە لەگەڵمانە بن ئێمە ئەوە لە 150 ئیشەکەمانە میدیایی لەبەرێمە هەرچیەکەین ئەمێنێتەوە لای خۆمە بەڵام بەبۆی دەستگایەکی میدیایی پرۆفشناڵی و کورسات ئیشەکەمان زیاتر ڕادە دەرەوە و شەکەمان زیاتر دیارە بێت و ئێمە تەنیا سەپۆرتی ئەومانێ و سەپۆرت چەند سەپۆرتێکمانەوە لە خەڵکو و ئێمە ئیش خۆمان بەرداوامەکەین حازرین دایم هەموو کات بۆ شەڕ بۆ دروستکردنی شەڕ شوەیەکی پرۆفشناڵ لە کاتی ئەنجامدانی یاریەکان ناوبژوانەکان ناوبژوانی نێودەوڵەتیشی ئیتیا بووە کەواتە ئامادەکاریەکان بە شێوازێکی بەڵێ ئێمە خۆی ئیتحادی عێراقی باسێکی ئەوش بکەم لە ساڵی 2012 ئیشەکەن بەڵام بە شێوەیەکی فەرعی لەسەر
ئیتحادی کاراتی ئەمە تۆزە وردەکارە زۆر ناشمەناوی ئەم مانگی سێە تەچیز کرا بە ئیتحادێکی پرۆفشنال لە ئۆلۆمپیاتی عێراقەوە ئیتحادێکی ڕسمی ئەمە یەکەم بتوڵیان بوو لە دوای ئەمەوە ئیتر ئیتحاد تەسیس دەکرێت بۆ حەکەمەکانیشان حەکەمی نێودەوڵەتی ڕایەنراون لەلایەن حەکەمی نێودەوڵەتی کە ئیتحادی عالەمی ئەم حەکەمان ڕێخستووە و هەمویان پرۆفشنال بوون و ئیشتەکان زۆر بە جوانی کرد و ینی لەسەر ئاستی هەموو عالەمیش هەر بۆ جۆراکرێت کاک نامۆ ئەوەی کە لە سلایدەکان نایبینێنەوە یاریەکەی بەڕێستاگە باسی یاریەکەمان بۆ بکەیت یاریزانی بەرامبەرت و باسی ئاستیش بکەیت یاریزان بەرامبەرم یاریزانێکی باش واقع بوو دیقەتی شتێکە مەویستی بێت زۆرام کە یەکەم دەقەڕەکەمە زانی لە زۆرانەکە دەرەقەتم نایە حەستم پێکە جستەی وەکو جستی خۆم بەخۆت نەبوو ترا پوشتمەوەی تۆزێت کردمان بە ستانداپ بەرە خۆش یاریزانێکی بەسەر پێوەشەڕەکە عاتن زۆران ناکە بەڵام تۆ ئێرانیەکان عاتر باگراوندیان هەر زۆرانیان تەیە یاریزانێکی زیرەک بوو عاقڵ بوو ڕانی ئەو ریسپێکت و هەم حوچی ڕێزێ بەرامبەری ئەو بەقۆت بوو بەڵام لە ئاخیرە وەکو من نەبوو قسەی حەقخۆشە دوو سەرکێکی کردوانە زۆر باش نەبوو بەس تر لە ئاخیرە منیشی خۆمان پیشانمان نا کە کورد چییە سەرکەوتن بەدەست دەستی خۆش بێت بورە پەیوەند کاک نامۆ تا چەند گرنگی بە ئەم وەرزشەی کە بەڕێز دەکەیت لە هەرێمی کوردستان لە سلێمانی تا چەند گرنگی پێیراوە وڵا گرنگی چاکی پێدراوە خۆی سپۆرتەکەش زۆر تازەیە یعنی سەر بۆ منافسێکی بەرامبەر بۆکسینگ بێ یان دووگۆڵی بێ یان هەر چیاری سپۆرتی تر بێ ئەمە مێلە بەرچاوان زۆر مەبەستم بەراورد بەوەی کە تازەیە تا چەند گرنگی ئەمە باسیەوەکەم زۆر معنی باشە حالەنانی کاقوبات سپۆرتێکی زۆر چاکەکرێت لە کورساتی شۆ سپۆرتێکی زۆر چاکەیە ینی زۆر مەمنونیەوەین کەمە توانین کە ها دەرکەوین زیاتر کە زیاتر ڕێمە بەرچاو بیرەن وان لە بەرچاوی خۆی سپۆرتەکە زۆر چاکە یعنی هەوڵێکی چاکی بۆ دراوە سپۆرتێکی چاکیە من زۆر ڕازیم لەگەڵانە یان لەگەڵ ئەم منازەمە و ئەم سپۆرت و کە حتا ئێستا ڕۆشتووە زۆر ڕازیم الحەمدولله کاک فەرهەنگ ئاماژەت بۆ کرد کەم جۆرە پاڵەوانەتیانیان ئەم جۆرە یاریانە لە کوردستانە لەوانەیە کەم بێتیان نامۆ بێت هەندێرەکان هەستیان چۆن بوو دەنگدانەوەی چۆن بوو لە دوایە لە ناو خەڵکە بیما بێستافە جوانەی کورساتیش خۆیان زۆریان لێ بوون ینی ڕێاکشنی کە لە خەڵکی وەرەگە بەڵێ پێش پرۆگرامەکە باسییانە کرد بەڵێ باسی یاریەکەی هاگە نامۆشیانەکە خۆش ئەو یاریەتیانە نەوێتە لە کوردستان ببینین بەڵێ حتا پاڵەوانی زیاترە بێ یاریزانی زیاتر دروستە بێ ئێستا ئەم جارات کە سێرم کرد هەموو یاریزانە باشە دروست بووە زۆر دڵم خۆش بوو ینی سێرم کرد ئێمە ینی دەستکەوتێکمان هەبوو دەستکەوتێکمان هەبوو کە ئێمە بتوانین چەند بەتەڵێکی عێراق دروستکەین بۆی منازەمەکەمێ بۆی خەڵک جاران یاری کردووە بەس چی کوردی چم ناوێ بێش بەس سێرەکە ئێستا ڕژە کاکامیل هەیە یاریزانێکی بۆکسەرە وتی و ئیشێکی زۆر جوانتان کردووە کابرا لە ماڵی خۆی لەسێ لە خۆی بۆ بتوڵەکە ناچێت تکت بکڕێ بە وڵاتێکی تر و ناڕەحەتی و بڕە تاریە دۆزێتەوە و نازانێ غەدی لێگەن غەدی لێ ناکەن لێرە لە ماڵی خۆی لەسێ لە خۆی گۆڕێ بۆ قاعەکە بە ئیسراحەت یاری خۆیەکە و پرۆفشناڵی شۆک و وەیەکە لە دەرەوە کردبێتی باوەڕکەن ئێمە یاریزانمان ناردووە بە بتوڵەی عالەم بە حساب لە بالی کراوە بە ڕبعێکی و ئیشە ئێمە جوان نەبووە ینی ئێمە ستافەکەمان ینی تیمەبام هەر نەڵێن ئێمە ینی ستافێکی گەورەین هەمووی هیلاکە کاکە شاد کاکە ڕێکەوت کاکیمداد کاکامیل کاکێژە هەمووی تیمێکی لاکمان لەگەڵایە کە هەمویان ئیشەکەن کاک فەرمان حەزەکەم ینی نایەوانی ژوون نەبێ کە ئەم تیمە باوەڕکە کاتە بۆ پێنجی بیانی ڕۆشتمەوە ماڵەوە لە نوێی بیانی و لە ناو گۆڵا و متاسبینە پێنجی بیانی خەریکی دروستکردنی خاوی لەبەرەوەی ئێمە مشکلەیەکمان ئەو قەفەزەش نەبوو دیزاینکردن و دروستکردن قەفەزەش خۆمان کردمان لە بڕخویەکەوە تاوە بۆ نەتیجەی توی بین ئێمە لە سفرۆ دەستمان پێکرد بۆ دروستکردنی ئەمیشە ئەوە خۆم هەموو شتێکم فێری خۆم کردە خۆم حەکەمم دروست کرد خۆم یاریزان دیزاینی ئینەکە کاگەشانی خۆتانە دانیشتوین دانە بەدانانی ئیشەکان زۆر ناڕەحەت و سوپاس و هێز گۆزەر سکەیە کاتوانین هەمومان بەرهەمەکەی ببینین بەڵێ کاک فەرهەنگ جیاوازیەک هەیە لە نێوان CFL5 لەگەڵ یاریەکانی ترا زۆر هەم لە ڕووی جیاوازیەکەی چییە هەم ڕووی ئاستی یاریزانەکانەوە هەم ڕۆڵی ئێمەش تەجروبەیەکمانەوە لەگەڵ جاری پێجارەکانی پێشووە ئۆرگەنایزکردن و ڕێخستنی بتوڵەکەیە هەم لە ڕووی ئاستی ئەوەی کە CFL ئێستا بووە بە منەظەمەیەک مەرغوب بووە ینی بە کوردیەکەی لە هەموو وڵاتانی چواردە و وڵاتانی خۆمان حەزەکەم بین یاری بکەن بەبێ ئەوان ئەزان چەند قورسە ئەوەی مۆرجشاکە ئیڤێن دروستکە ئەزانێت چەند قورسە کە ئەوان بگرە زۆر ئاسانکاری تریشیان بۆ کراوە بەڵام ئێمە توان بڵێم تیمەکەمان تیمێکی پرۆفشناڵە توانین زۆر لەمە گەورە تریشکەین توانین بیگەینە ئاستێک کە شوێن نەبێ خەڵک دانیشێت لە هەموو کوردستان و عێراق و خەڵک بێ سەیارەکان بینەر چۆن بوو
وەکو بینەر بە پێی ئەوە ئێمە کە شوێنەکەمان بچووک بوو بۆی کەشەکەەوە کە دنیا گەرم بوو ئەو شۆڵەما هەڵبژاوی زانکۆی سلێمانی کە سپاسیانەکەین زۆر هاوکارمان بوون تەبریک مرکزی تیا بوو شوێنەکە زۆر خەڵکی شوێنی خەڵکی زۆر ناگرت بەڵام بە پێچاوەوە یعنی تقریبان خەڵکی زۆر باشتر هیچ ڕکلامێکشمان بۆ نەکرێمە مانگی داهاتوو ئیشەڵا ئیڤێنتێکی ترمان هەیە ئیشەڵا ئەوە ئیشێکی گەورەتریشە بێت و جوانتر و یایزانی زۆر ئاماژەی پێ بێت شوێنەکەی و کاتەکەی تا ئێستا شوێنەکەی لە ئەوانی کە بەشدارن لە کۆتایی مانگی هەشتایە بەڵێ سولی فایت ویک فیستیڤاڵی پێڵین کە چەند ستایلێکی بێجگە لە MMA ناوخەفەس چەند ستایلێکی تر لە خۆیەگرێ ئەو ژایزانی حتەواوی دنیا بەشدارە بن هەل لە سلێمانیە بەر هەر لە سلێمانیە کرێ بەخۆشحاڵی زۆر گەورەی ئیشەڵا کاکە نامۆش 25 هەژ یاری هەیە لە ئەبوزەبی گەڕاینەوە ئیشەڵا کاکە نامۆش بەشدارە بێت و چەند یاریزانێکی بەهێزی خۆمانی کوردستان و عێراق دەرەوە عێراق بەشدارە نامۆتاتن ئامادەکاری کودە بۆ ئەو یاریەی کە لە 25 I'm always ready حەزێکی سە لە یاری بووە بەردەوام ئامادەیە fight anywhere گای نامۆ ئەم پاڵەوانەتی کە بەشدار بوویەوەی سلێمانی کە ئەنجام درا تاشان ئەرکی تۆی قورستر کرد تاکو دڵی بینەرەکانە نەڕەنجێنیت پاڵەوانەتی باشتر بەشدار بیتایە و سەرکەوتنی باشتر بەدەستبێنی ممنون من خۆی عادەن پێم یەک لە قورسترین پاڵەوانەتی سلێمانیە بۆ چاوی خەڵک زۆر لەسەرتە لە هەمان کاتە ناو شاری خۆتە وەکو بڵێ ساحەی خۆتە ئای بە ناو ساحەی خۆتە تۆزێک بدۆڕیان شتێکرەوی تر بەروی شەڕێکی خۆشم کە کابراکەوتم نانە ئەبێ شتێکی جوانتر بێت یەکی پێم ئەغزا زوو وازوێنیت ئیتر وتم بە هەستێتەوەی تر گارگی بە شەوت یەکی بۆ خەڵکی خۆمان تپشانی بەرەپەزەنتکەین ئەوە وڵاتی خۆمان کاکنامە لەوێ هەندێکی زۆرت هەبوو ئەمە نابێتە پاڵ پشتێکی زۆر بۆ تۆ لەوەی کە هیچ دووە جیاوازتریشەوە یاریەکانە بکەیت باڕۆڵە طبعا بەعکسەوە زیاتر گەورەمە تۆ بینەرەکان هەمووی هاوارکەن نامۆ زۆر خۆشترە بەعکس بۆ حەزەکەم زیاتریشکەم تێگەی بەرەوی من بۆیان گەورم سپۆرت ئاخیرە خۆشە بەس یەکێک سپۆرتێکات وەکووا بێ ینی بۆیان شەڕەکەم یان بۆیان شتێکەکەمی تر زۆر زیاتر بەهەوە کرد لەوەی دڵی خۆت خۆشەکەی دڵی جەماوەرەکەشت خۆشەکە ئامادەکاری تۆ چییە بێ بەتایبەت بۆ ئەم دوو پاڵەوانەتی لەبەردەمایە دانیکیان لەدەرەوە دانێکیشان وەک کاکبەرەنگ ئاماژەی بەکرد لە ناو شاری سلێمانیە ئامادەکاریەکەیت لە ئێستا بێ خۆتی بۆ حازەکەی وڵی منە بڕۆم کەم دیسان دەستکەمەوەی تر بۆم هەبوو یەک ڕۆژ تۆزە ئیسراحەت بەرگر و تۆزە شتێ بۆ تەمرین تر تاڵەبانەوە وڵای خۆلی مرۆ بڕۆم دیسان دەستکەم بە تەمرین دوایرە دەچین تەمرینەکەین ئاڕۆڵای تر یانی ژیانی یاریزانی و قیتالی تۆزە زەحمەتە لەبەرەوەی هەموو شتێ لە دەرەوەی مۆردشت تۆ ڕاکێشێ ئێستا نامۆ بۆ نمونە ناوبانێکی باشە لە وڵاتەکە لە کوردستان لە سلێمانیا خەڵک ئێوێ لەگەڵ یا بێ بەرداوام کەس و کار خزم برادر هەوادارەکانی دایم حەزەکەن لەگەڵیان بەزێ یایزانە بێ عاقڵ بێ من ئام باسەکەم نەک ناموو ئەبێ بزانی تۆ ئیشەکەی تۆ شەڕە تۆ سیارێکی لە پێشە بێ بڕۆی خۆ حازرکە ڕۆژی دوو بۆ سێ جار تەمرینەکەی فۆکەس لەسەرە بێ زۆڕی تۆ ماڵەوە خەوی ئەم زۆر ناچیدە دەرەوە ینی ئاگەو لە خەوەکە و بێ ئاگەو لە خواردنەکەەوەی بۆی بتوانانی پەرفۆرمانسێکی عەرزێکی وا بکەی ناو کە بەرامبەرەکەی هیلاگە بێت تۆ هیلاگ نەبی توانانی عەرزێکی جوان کە ئەبێم شانەوەی مەزبوط بکەی لەبەرەوەی شەڕەکە قورسە بەڕاستی هەر کەسێ ڕۆژێت تەمرینی کرد بێت یاریاری قیتالی ئەزانێت چەند ناڕەحەتە ئەزانێت کە چەند سترێسەکە چتە ناو حەلەبەوە بۆیە ئامادەکاریەکەی تر لە ڕووی جستەیەوە کاگنامە خۆی ئاماداکە ئەی لە ڕووی دەرونیەوە چەند گرنگە مێشکی ئامادە بێ بۆ ئەم یاریە ئێمە خۆمان ستایلی بیشکردمان خۆم وایە ئێمە تیمێکین کاک شایەزم منم کاک محەممەد زارەیە ئێمە بەیەکەوە ئاگەمان لە تەمرینەکانی نامۆیە و هەرچی شتێکە بێ یاری ئەبێت بۆ نمە هەرسێکمان دانیشی قسەی لەسەرەکەین ئەم کەسە بۆ نامۆ باش نییە دانەیەکی تر ئەوفەرێکی تر ئەم یاریاکەین و یاری ناکەین نامۆ چی بکە کەی تەمرین بکات ئیژەسە چی بکەین گەیم پلان بۆ نمونە تۆ تیبێت تیمێکی دووگۆڵی تێڕۆ لەگەڵ تیمێکی تر یارێکی پێشەوە پەرنا بەرنامەی خۆداڕێت چۆن یارێکی لەگەڵ ئێمەش پێشەوە یارەکە یایزانەکەمان بۆیە کۆنتراکتمان بۆیە سێریەکەین سعی لەسەرەکەین یەک دوو ڕۆژ دوای هەرسێکمان دانیشی قەرارێگەین کەقرای نامۆ پێویستە ئەمەوە بکە لەم ڕۆژە دەست پێ بکە بە تەمرین ئەوە بکە لەبەرەوەی نامۆ خۆی نابێ ئەو نامەژوڵی ئەوە بێ ئیتر ما بوردەوەردە حازریەکەین پێویستی بەچێ بۆ نەسە پێویستی بە زۆران بە ئینێرین بۆ ئێران پێویستی بە سترایکین بێ هەوڵین سپۆنسەری وەرگرین بینێرین بۆ تایلەند لەوێ ئیش بکاتەوە و ئیتر ئێمە ئێستا لەوایین کە بەرنامە دەستمان پێ کردو و ئەمڕۆ دەستەکەینەوە بە ئیشکردن ئیشەڵا بۆ 25 هەشت کاکە نامۆ حازرەکەین و
کاگنامە باسێکەوەی تایلندمان بۆ بکەیت ئەمە دەکاریت بۆ ئەوەی تایلاند و کەمپێکی سێمانگیت کرد پێش ئەنجامدانی پاڵەوانێتیەکە الله کەمپی و سێ مانگە باوکەی جان قورس بوو ئیتر ئەبێ ئەمە شەشی بانی هەڵسانە بەرو ئێمە کلاسێکمان هەیە فایروس کلاسی پێڵەن عادەنیان یاریزان بەسۆیکە پرۆفشن شەڕەکە ڕەتە و گروپەوە شەشی بانی هەڵسان حوت کلاسەکە دەستی پێ کرد کلاسەکەمانە کرد تا هەشت بۆ هەشت و نیو وەرە عادە نیو ساعت بە سترەچینگە اینجا ساعتە بە زاریە دوای ڕێتە ماڵن خۆتۆ شوی نانەکە خۆی پرۆتینەکە خۆی بەبخەوی ساعت 12 یاریکی ترەیە 12 بیاریکی تر کە تۆ هەماش ماوەی سێ مانگەوە بەردەوام بوون بەزا دوای ساعت 4 یاریکی ترمان هەیە هەماش بخەوە دوای ساعت 7 ئەتوانین بڕۆ ڕاکردنەیەکە یاگە حتاقەتێ بەگە تااقەت بڕۆ ماڵەوە بە خۆب تۆپە بخەوە پێشدا بەزانەیەکە کردووە بەڵێ کە باسی گەمەمەکەی ئەوەیان پرسە خۆی شەڕکردنەکە پلایمە قورزە وەزن کرد بەس خۆ ئامادەکردن ناخۆ ئامادەکردنەکەی شازی بێم پاڵانی ئاسیا و عالم بوو بەڵێ ئەڵێ من حەزم لە شەڕماوە حەزم لە خۆحازکردنەکەی نییە بەڕاستی پرۆسەیەکی زۆر ناخۆشە ئەو پێکانەی توش دەبێ ئەو ناڕەحەتیانە و هیلاکیانە ئەو ئازار و ناڕەحەتی کە لە دەتەمەی نایە لە شەڕا دووش نابێ ئەو شەڕانەی کە خۆمە حازرەکەی نامۆ شەڕی زۆر قورستی کردو ناو قەفەزا لەگەڵ یایزانێکی ترا لەگەڵ بشایازی برایبوو لەگەڵ محەممەدزارەیە شەڕی زۆر قورسترەکە لێ هەر بەگایکە بەس خۆ ئامادەکردنە بێ وابێ بۆی شەڕێکی مەزبوطکەی ئەبێ خۆ زەخل لە خۆکەی بورە دوایی شتێکە باس کرد کە لایانی دەرونی چۆن خۆمە حازرەکە خۆی زۆر زەڕورە بزانین چواردەورەکە و کێیە کە خۆت ئاماداگی ئەو کەسانە بن کە لە سپۆرتەکە لەگەڵ ئەو کەسانە کە لەگەڵ تابوون بزانی چێت لە چواردۆری خۆدانی ئێستا نامور سپاس بخۆ لەو ڕۆ زۆر عاقڵەوە زانێت چیەکە نەیاڵێ زۆر ڕای کێشە دەرەوە لە ئیشەکەی بۆی مێشکی خۆت حازرکەی دایم ئەو کەسانە بن کە حەزیان لە سپۆرتەکەی وەگو تۆ پەرە بۆ بم کە تۆ هەوڵی زیاتر بی یاریزان بن یعنی ئێمە خۆمان دایم کە بە یەکەوەین هەموو قسەیکی ماری یاریە باوەڕەکەی ڕۆژ بێزار نابین دوی سێ یایزاندانیشین شەوڕێتی کە ڕفیقی ترمانێت لە وەرزەکانی بێزارن لێمان ئەڵێن بەخوایەوە ترسەکایتان زۆر ناوە شەڕ نەبڕایەوە بەڵام ژیانی ئێوە ژیانی جۆرەیە و ئەبێ تازە بۆ بەمە بەڵێ بەتایشی ئیتر لەو ڕۆبێ یایزان عاقبیانی هەر شەڕەکە نێ ناو قەفەزە بە تایبەتی کورد هەمووی ئازایە بەڵام ئەم مەرحەلانە هیوادارم یاریزان ئەو خاڵانە بەرچاوگە لایانی دەرونی لایانی جەستەی لایانی تەکنیک لایانی بزانین لە چۆن چ جۆرە یاریەکی لەگەڵ کێگە شتانە بێ وردەکاری زۆر زەرورە دەستان خۆش بێن هیوای سەرکەوتنتان بۆ خوازیوادایە و یاریانش کەماوە هەر سەرکەوتوو بیت زۆر زۆر خۆشحاڵ بووین کاگنامۆ پرۆگرامت لەگەڵا بکەینەوە و دوای ئەو دوو پاڵەوانێتیە بە هەمان شێوە باسی سەرکەوتنەکان ئەمە خۆشحاڵ بووین کە ئامادە